کاکتۆر بەخێر بێ بۆ یەکەمین پێداچنەوە خێرای تاوە تەندروستمان لە ڕاپەڕین. کاکتۆر ڕۆڵی ئەم جۆرە ئیڤێنتانە لە دەڤەری ڕاپەڕین چۆن هەڵدەسەنگێن؟ بەدڵنیاییەوە ئیڤێنتانە گرنگی خۆی هەیە. هەر من کە لێرەوە هاتمە ژوورەوە لە بەردەم هۆڵەکە سەکوێکمان نەبینی بۆ دانانی فلێکسێکی زانستی، نیشانەی ئەوەیە کە ئەم مەنتیقە تا ڕادەیەک خاڵیە لە ئیڤێنتی زانستی. بۆیە دەستپێکردن بەمە ڕەنگە هانی بازرگانەکان بە هانی وەبەرهێنهێنەکان بە کە هۆڵێکی زانستی لەم دەڤەرە دروستکەن نەک تەنال ئێستا ئەم هۆڵی کە ئێمە ئەم ئیڤێنتی تیاکەین نووسراوە بە گەورەی نووسراوە هۆڵی شەکرە خواردنەوە شتێکی وایە. بەڕاستی ئەوە بۆ من وەرچەرخانە کامەڵین سمارت وەرچەرخانە ئەمە مەبەستەکە وەرچەرخانە. هەر بە دەستپێکردنی ئەم ئیڤێنتانە هیوادارین لە مانتیقەکە هۆڵێکی تایبەتی گەورە بۆ ئیڤێنتی زانستی بکرێتەوە کە شەرت و شروطەکانی ئیڤێنتی زانستی تیاابێ کە ئێمە فلێکسێکی ڕسمگرتن لە ئێستاە شوێن نەبووداینین بۆ ئەوەی خەڵکێک وەکو ئەدڤەرتایزمەنت ڕسمی لەگەڵ بگرێ. کاکتۆر ڕۆڵی ئەم جۆرە ئیڤێنتانە لە بەرەپێشچوونی توێژینەوەی زانستی چۆن دەبینی؟ بەدڵنیاییەوە ئەمە ئەبێتە هۆکارێک بۆ ئەوەی خوێندکارەکانمان بۆ ئەوەی پزیشکەکانمان بۆ ئەوەی حتا مامۆستاکانی زانکۆ هاندانێک بێ بۆ ئەوەی بەشدار بن لەو داتانەی ئەمڕۆ عەرزەکرێ بۆ ئەوەی بتوانن بۆ خۆیان پێگەیەک دروستکەن بە شێوەیەکی جیهانی. ئەمە ئەبێتە هاندانێکیان بۆ ئەوەی توێژنەوەی زانستی ئەنجام بدەن.